لە درێژە و کار و چالاکیانەی لە هەڵەبجە بەڕێوەچوون بە بۆنەی 29مین ساڵیادێکی میابارانکردنی هەڵەبجەوە. زانکۆی هەڵەبجە دیدارێکی بەناونیشانی 29مین ساڵیادی جینۆسایدی کورد بە نێودەوڵەتیکردن و قەرەبووکردنەوە ڕێخست و چەند شارەزایەکی ئەو بوارەش توێژینەوەی تایبەتیان پێشکەش کرد. ویستمان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەکادیمیەن ئیشەکە بکرێت، هەم لە ڕووی قسەکردنەوە هەم لە ڕووی ڕێگاکانی چۆنیەتی بتوانین ئێمە کەیسی جینۆسایدی هەڵەبجە بناسرێت بە شێوەیەکی ئەکادیمی دوور لە حیزب، دوور لە مەسایلەی ئینسانیەکەی. شو زیاتر ئێمە ئەمانوێت لە مەولا زیاتر لە قەزیەکەی یاسایی تەعامل لەگەڵا بکەین و ئەو ڕێچکە یاسایانە بگرێتە بەڕاستی هەڵەبجە بە جینۆسایت بناسرێت. هەنگاونانی فعلی و بەگەرخستنی توانە زانستی و ئەکادیمیەکانی کوردستان بۆ ئەوەی ئەم کەیسە بەجێگە و شوێنی خۆی بگەێنین. ساڵی پارێ ئێمە کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان کرد بۆ تاوانەکانی جینۆسایت. ئەم ساڵ قسە لەسەر تەوەرێکی ترەکەین کە بریتە بە نێودەوڵەتیکردنی ئەم کەیسە و خەرەبووکردنەوەی لە یاسای عێراق و لە یاسا نێودەوڵەتیەکان. دیارە حکوومەتی عێراق وەکو وەریسی یاخود میلادگری ڕژێمی بەعەس لە ڕووی قانونی و ئەخلاقی و بەرپرسیارەتی خەرەبووکردنەوەی ئەم تاوانەی ئەکەوێتە ئەسۆ. تا ئێستا لە بودجێ عێراق بەشێک لە بودجێ عێراق ڕات بۆ خەرەبووکردنەوەی کۆیت، بەڵام عێراق بکەمترین بەرپرسیارەتی هەڵنەگرتووە بەرامبەر بە ئەو تاوانانی کە ڕژێمی بەعەس بەرامبەر میلەتەکەی خۆی کردوێت. مەبەستی دیدارەکە سەلماندنی تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە بوو لە ڕووی یاسایی و زانستیەوە و قەرەبووکردنەوەی زیانە گیانی و معنەویەکان و ناساندنی تاوانی جینۆسایدی هەڵەبجە لە دادگای دادی نێودەوڵەتی. هەڵەبجە تاوانێک بوو دژ بە یاسایی و مرۆیی و ئەخلاقیەکان و بەبەرچاوی کۆمەلگای مۆدێرن و وێژدانی مرۆڤایەتیەوە شارێک بە تەواوی خنکێنرا و کەمترین ڕاچەنینی لە بێداربوونەوەی کۆمەلگای نێودەوڵەتیدا بەجێهێشت. جینۆسایدی هەڵەبجە پێش 7 ساڵ لە دادگای باڵای تاوانکاری عێراقی بە جینۆساید ناسرا پاش 34 دانیشتنی دادگا. بەڵام جارێکی تر ئەم کەیسە ناتوانێت لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی بە جینۆساید بناسێت بۆ جارێکی تر لەبەر ئەوەی تاوانکار یەک جار دادگای ئەکرێت ئەو کەیسی هەڵەبجە. بەڵام ئەمە ئەرکی چییە؟ یاخود دەتوانێت کێ بە جینۆسایدی بناسێنێ؟ بریتیە لە پەرلەمانەکانی دنیا لە پەرلەمانەکانی خۆیاندا کار بکەن بۆ ناساندنی جینۆسایدی هەڵەبجە، بە جینۆسایدی بناسێنن، چونکە هەموو پێوەر و مەرجەکانی جینۆساید لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەدا هەیە. هەروکو چۆن هۆلۆکۆست و ئەرمەنەکان توانیوانە لە چەندین پەرلەمانی دنیادا کەیسەکەیان بە نێودەوڵەتی بکەنەوە بە جینۆسایدی بناسێن. زانکۆی هەڵەبجە تاکە زانکۆیە لە هەرێمی کوردستان وانەی جینۆسایدی کوردی تێدا دەوترێتەوە و لە ڕێگەی توێژینەوە یاسایی و زانستەکانیشەوە بەردەوامە بۆ بە ناساندن و نێودەوڵەتیکردنی جینۆسایدی هەڵەبجە. لە کارەساتی کیمیابارانەکەی هەڵەبجە 5000 کەس شەهید بوون و بەشێکی زۆری شارەکە ژوێران بوو. تا ئێستاش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە قەرەبووی زیانە گیانی و معنەویەکانی ئەو کارەساتە نەکراوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. لە شاری کەرکوک